دکتۆر ئەڵێن لە ڕەمەزانە هەموو کەسێ تووشی وشکبوونەوە بێت، ئەمە وایە؟ ڕاستەکەی بیرۆکەیەکی هەڵەیە. ئەگەر لە بینی بەربانگ و پارشەوە بە شێوەی پچڕ ئاوی پێویست بخۆیتەوە تووشی وشکبوونەوە نابێت. بە تایبەت جەستەی خانمان باشتر دەتوانێت ئەو هاوسەنگە ڕابگرێت. ئەڵێن نابێت لە ڕەمەزانە وەرزش بکەیت. بە پێچەوانەوە ئەتوانی وەرزش بکەیت هەم لە ڕۆژە هەم لە دوای بەربانگیش، بەڵام جۆر و ڕادەی توندی وەرزشەکە پێویستە ڕێک بخرێت. ئەی دکتۆر ئەڵێن لە پارشەوە چاپخۆیتەوە لە توینێتی و پارێزێ. ڕاستەکەی بیرۆکەیەکی زۆر هەڵەیە، چکە چا کافاینی تایە، کافاینیش مادەیەکی میزپێکەرە و کردنەدەرەوەی ئاو لە جەستە خێراترەکات، بۆی ڕاستەکەی وشک دەکاتەوە، تینوت دەکات. ئەی بیستوم ئەڵێن ڕۆژوو بەرگری لەش لاواز دەکات. هەمیش یەکێکە لە بیرۆکە هەڵەکان. ڕۆژوو نەک لاوازی ناکات، بەرگری بەهێزترەکات، تەنیا یەک مەرجی هەیە، ئەویش ئەوەیە لە بەربانگ و پارشەوە خواردنی تەندروست بخۆیت. ئەڵێن لە پارشەوە هەرچە نەتوانی ئەو زۆر بخۆیەوە بۆی بۆ ڕۆژەکەی تونی و نەبێ. بیرۆکێکی زۆر هەڵەیە، چکە جەستەی مرۆڤ توانای هەڵگرتنی ئاوی نییە. هەر ئاوێکی زیادە بخۆیتەوە بە خێرایی لە ڕێگەی گورچیلەکانەوە ئەکرێتە دەرەوە. بخواردنەوەی ئاوی زیادە لە کاتێکی کەمە ڕەنگە تووشی مەترسیەکەت بکە کە لەم ڤیدیۆیە باسمان کردووە. دەستخۆش. تەندروست بن.